Güney Kürdistan'da yapılan bağımsızlık referandumun hemen ardından resmi olmayan sonuçların açıklanmasıyla birlikte halk sokağa döküldü. Şu anda Erbil'de kutlamalar devam ediyor. بۆ ریفراندۆمێ ئینشاڵڵا سەرکەوتنی بەدەستدێنین بۆ سەربەخۆیی کوردستان ئینشاڵڵا. ئەمڕۆ ڕۆژەشی زۆر خۆشە، ڕۆژەشی کوردیە لە شاری هەولێر لە هەموو پارێزگاکان خۆشیە، هیوادارین داکە شەهید هیچ کە خەمێ نەخوا گەیشتنە ڕۆژی ئازادی گەلی کوردە. ئەوڕۆکە زۆر 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 دڵخۆشم بەوەی کە کوردستانێکی ئازاد دەبینم و وەکو گەنجێکی ئەو کوردستانە چوومە سەر سندوقەکانی دەنگدان و بە هەردە پەنجەی خۆم مۆرم کردێ بۆ کوردستان و ئامادەمە بەخینی خۆم بەشداری بکەم لە کوردستان هەر شتێک بیتن و لە کوردستان یەکەم کەس ئامادەمە خینی خۆم بڕژێنم لە کوردستان وەکو گەنجێکی ئەو وڵاتە و هەزار جار بەڵێ 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 بۆ سەربەخۆی کوردستان بەڵێ دەستەکانتان خۆش بێ بەخێر بن سەر چاو. هەموو مانگ دەنگمان ناوە بە بەڵێ و ئینشاڵڵا سەربەخۆشە بین و بای بای عێراق. هەر بژی کاک مەزۆد و سەربەرزی بۆ کاک مەزۆد. ئەڵێ ئومێدەوارین کوردستان سەربەخۆ بی. هەرچی ناخۆشێ لە بیریکەین ڕۆژە خۆشەکان بە چای خۆمان بینین دەستخۆشی بۆ هەموو گەلی کوردیش دەکەم ئینشاڵڵا سەرکەوتوو بین.
قالك زور سباسكن ملتي كردا ام قالك كيف خشين وان شاء الله هردما وابي وهردجنو بيروز بي وام كاكسروك مسعود برزاني بيروز لكن مبي دولات وامشي وشي عالمي بالحميه بال ام قالك كيف خشين خوش اوي تسرك بارزاي لكم هر سر بارزاي كردستان بيجي بارتي بيجي هيكتي دەستخۆشی لە مەسعود بارزانی دەکەم بۆ سەربەخۆی کوردستان بە عەبادی بۆ خۆی هەبڵێتن نابێت بە دەوڵات هەدەبین بە دەوڵات ئینشاءالله بەشی پێشمەرگە بژی یەکێتی بيجي بارزاني دوک پێشمەرگەیەک ئەو جا ئاسوودان دەگمدا بەڵێ پیرۆز بای لەدا شەیدان لە برا پێشمەرگەکان لە خوێنی شەیدان پیرۆز بای لە سەرۆک بارزانی دەکەم ساتە ماز دەکەم ساتە ماز دەکەم والله ئەوڕۆ خۆشترین ڕۆژە لە ژیانماندا ئەوڕۆ بەڕاستی یعنی ڕۆژێکە ناتوانین تعبیری خۆشیەکانی خۆمان بکەین بە هیچ نەوعەتچی یعنی چەندین ساڵە ئێمە چاوەڕوانی ئەو ڕۆژەین ئەو کاتین کەوا لە بۆ گەلەکەمان ئەو بڕیارە دەربکرێ یعنی سوپاسی هەرە گەورەشمان لە بۆ سەرۆک بارزانیە بەڕاستی کەوا توانی ئەو بڕیارە بوێرانە دەربکە لە بۆ ملەتەکەمان ئێمە سەرفرازین هەردەم سەرفرازین ئەوەڵەن خوای گەورە پشتیوانمان دەبێت ئینشاءالله لە پاشاندا بۆ ملەتەی ئێمە ملەتە چین داوای هیچمان نەکردێت تەنها داوای مافی خۆمان دەکەین یعنی بۆ وەکو گەلەکانی دیریش ئێمە مافمان نەبی ئەوە هەموو گەلێک مافی چارە نووسی خۆی هەیە بەس تەنها کورد نەبیتن لەبەر چییە کورد تەنها یعنی داوای مافی خۆی دەکاتن و بوویتە ئەو هەڵاو زەجە لەسەر ئێمە ئەو ڕۆژێکی زۆر خۆشە ڕۆژێکی بەختەوەرین تەمەشای گەلەکەشمان بکە گەلەکەمان بە بەختەوەری پێشوازی لەو ڕۆژەی دەکات بەڵێ لە بۆ ڕیفراندۆم بەڵێ لە بۆ سەربەخۆی کوردستان ئینشاءالله